شیلان سامر بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە پارێزگای دهۆکەوە لەگەڵمانە. بەڕێز شیلان خان، یعنی ئەزانین لەو ڕێژەیە کە باس کرا لەو راپۆرتەیە هاوکارمان ئامادەی کردبوو لە کۆی 773 ناوچەی مینڕێژکراو لە پارێزگای دهۆک تا ئێستا 402 ناوچە پاکراونەتەوە. ئایا ئەم هەڵمەتی پاککردنەوەی زەویە جیاوازەکان لە ناوچە جیاجەکانی پارێزگای دهۆک بەردەوامە؟ ئەف دەمێمە باش سوپاس بۆ بێدەرفەتێ هەرێستا بن بەردەوامە هەوڵت پاککردنا زەویە سنووری پارێزگای هادهۆکی هەمی گاڤایە بەردەوامە هەر چاروەرزی ساڵێ بەردەوام طبعا مینتەوێرە دیف باروح دۆخی سەقای چونکی ڕاستەوخۆ چنە ناف کێلگەمینەکاندا سنووری پارێزگای هادهۆکی دامە 5 تیمێت هەین ئێستادا هەر 5 تیم شولێ خۆتکەن طبعا تیمێکت کەفتە سنووری قەزا ئامێدیە و تیمێکی ژیت کەفتە سنووری ئیدارە سەربەخۆیە زاخ و سێ تیمێ دیش لەناو قەزای دهۆک خۆدانە هەر 5 تیمت بەردەوامن سەر شولێ خۆدا. باش ئەو شوێنانە کامانن زیاتر کە مەترسی مین و تەقەمەنیان لەسەرە، ینی بۆی خەڵک هۆشیار بێت ڕویان تێنەکە. هەڵبەت خەڵکی ناوچەکان خۆیان نەزانن، بەڵام ئێمە ئەزانی گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکە بە تایبەتی دەڤەری دهۆک و پارێزگای دهۆک بۆەوەی خەڵک هۆشیار بێت. چۆن خەڵک هۆشیارەکەنەوە و ئەو شوێنانە چۆن دیاریتان کرد؟ دائما ناوچەت سنووری هەمی گاوا ئەو ناوچە مەترسیدارترین ناوچەنە، بەس باعتیبار وەکی تا ئاماژە پێکردی دەڤەرێتمە ناوچە ئەغلبیت وانە ناوچەت سیاحینە یەتگەشت و گوزارن بەهارا پترێ خەلکش ناڤاڕاست و باشوورێ عێراق و ji derveyê welatî jî her seredanê deverêt سیاحی کن یەتگەشت و گوزاریت کن فدائما ناوچەت مەترسیدارترین ناوچەت سیاحی وەختێ مەهبن مەتیمێت هشیاریێت هەیم سەردانەوان دەڤەرایە کری ئەف ساڵەدا ئەچشم بێژم ڕێژە 8 سەدێ ناوچێت گەشت و گوزاریت هاتینە ئاگەهدارکردنش لای تیمێت مێت هشیاریە وەش لای ڕێڤەبەریا مێ هشیاریە و ڕێنمایەت خۆ پاراستنێ و هشیاربوونێش مین و تەقەمەنیایە داینە خودانێت ناوچەت سیاحی کادی چاوا خوژی پارێزن هەر واسا مەهێلەکە ڤەکریە هەی 182 بەردەوام ئەو هێلە یا ڤەکریە یا بێ بەرامبەرە خەلکی مەسجد هەر جارێکە تشتێکی گومان لێکردیان مینێکێ یان هەر پاشماوی جەنگیل دەوەرێکی بیننشێن تەلەفۆنا 182 بکەن و پەیوەندیمە بکەن تیمێتمەدی ڕاستەوخۆ وێ شولی جارێ سەرکەن هەکە خودی هەست کرد. زۆر باشە. جاران تیمەکانی هەڵگرتنەوەی مین لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بە چڕی هاوکاریەکران بە تایبەتی ئەوەی ئێمەمان بینی لە شوێنەکانە کە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لەگەڵ تیمەکانی هەرێمی کوردستان هەبوون تەواجودیان هەبوو. ئایا ئێستا ئێوە بە تیمی خۆماڵی ئەم کارانەکەنیان نەخێر ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هاوکارتانن لەم بابەتەیە بۆ هەڵگرتنەوەی مین؟ خۆشبەختانە یعنی مەستافێکی گەلێکی زیرەکی هەی تیمێتمە بخۆ چارەسەریە هەمی ئارێشت مینا و یەت عبواتە و یەت وانە خڕەکەمە تیمێت خۆماڵیەت هەین خەلکی کوردستانێنە خودان بڕوانامێت پێشکەفتینە هەمی سەرەدەریە مینا و تەقەمەنیا شلای کارمەندێت ڕێڤەبەریەتمە بخۆبخونە شلای خەلکی ئاکنجی هەرێما کوردستانەیە حدودی دهۆکی بخۆبخۆژیدان ئەو کارمەندێت ناف تیمێت مەداشولکەن هەمی خۆجهێت کوردستانێنە ڕاستە ڕێکخراوێت بیانیمەیەت هەینت گەل مەداشولکەن بەر هەمی جاراژی ئەندامێت ئەوانە یەک تیمێت وانە هەر کوردستانێنە خەلکێ دهۆکێ نەوی شولیتکەن ڕێکخراوێت بیانی تێن شولیل دهۆکێتکەن بەس پلان و سەرپەرشتیا کارێوانە هەرش لای ڕێڤەبەریامە بخۆبخۆیە. باشە شیلان خان، لە هەندێک لە ناوچەکانی پارێزگای دهۆک تا ئێستا یعنی شەڕ و پشێوی هەیە بەهۆی شەڕی تورکیا و پەکەکەوە ئەمە تا چەند بووەتە بربەست لە بەردەم تیمەکانی ئێوە بە پاکردنەوەی ئەو ناوچان؟ بەداخەوە یعنی هین خۆ ئاگەهدارن سەر حدودا دێگاوێ خصوصا قەزا ئامێدیە و ناوچان ناوبەرواریادا جمۆجۆڵا هەی لەومانێ بۆ هەندێ پاراستناگیانێ تیمێ مە هەمیە مە لوێرێ چه بێگاوێ چه چالاکیت واسانینن ئەم لوێرێ مەزەڤیت خۆ ڕاوەستادین کارلێکرد نافوان زەڤیادا مەیت ڕاوەستاندین
وما سحب كرينا فيغافيل بومارنا تيمي ما أميديل بومارنا شولتياتن بداها والله كارتكرنا كجلك أمازن نبس السرقياني تیم مدا هی و اینما ناف سروشتی خراکی دایا هی کارت کرنال سر چاوت آوه هی کارت کرنال سر ناوچت سیاحی هی اكيد ما ترسيت ميناجي هر جارة قادي دلويري هبنا و خصوصا فيغافي ناحية عبواتا دانانا عبواتا ما ترسيا هاي السرقياني هاولاتيا بعام طيبة جيبا هكر تيميت مبتنا ورا شول كانوا ما ترسي سرقياني وانا بيدن مرمى ما ياسركي راستا باقش كرنا زەوی وزارايا وخلاص كرنا عرض كردستان يجبي ما ترسيه بس باپاراستنا گياني كارمندي منجيش اولويات اتمتتن لو مجبر بارودو خفيغافي امنية دوري جهدا خيما چالاكي سنووري قضاء آمیدی دانینن. بله. شیران سامر بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە پارێزگای دهۆک کە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس بۆ